ڕێز و سڵاوەیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممە. سەرەتاش بە سەردیاریی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. ناڕەزایەتی کرێکارانی کۆمپانیای مارال سەنعات لە ورمێ. دەست بە سەرکرانی مەریەم داودیان هاوڵاتیکی خەڵکی بۆکان. گواستنەوەی نۆ زیندانی سیاسی بۆ زیندانی قزل حەساری کەرەج. بەردەوامی شەپۆلی لە سێدارەدانی بەندکراوانی سیاسی. دارچوونی حکمی زیندان و شەلاق بۆ مریەم دەریسی و فەریبا حوسەینی. مانگرتن لە خواردنی کرێکارانی تورکیا. ناڕەزایەتی کرێکارانی کۆمپانیای مارال سەنعات لە ورمێ. دوای داخستنی کاتی کۆمپانیای بەرهەمهێنانی مارال سەنعات لە ورمێ و بێکاربوونی نزیکە 1500 کرێکار، ژمارەیەک لە کرێکاران دەستیاندایە ناڕزایەتی. بە پێڕاپۆرتەکان لە 24 ڕەشەمەی ساڵی ڕابردووەوە کۆمپانیای بەرهەمهێنانی مارال سەنعات لە ورمێ چالاکیەکانی وەستاندووە. بە دوای ئەم ڕووداوەوە نزیکەی 1500 کرێکار کە گرێبەستیان هەبووە بە بێ دانانی حەقدەستەکانیان لەسەر کارەکانیان دەرکراون. هەندێک لە کرێکارە خاوەن پێشینەکان بۆ ماوەی 3 مانگ بۆ وەرگرتنی موچەی بێکاری ڕەوانەی بەڕێوەبەرایەتی کار کراون. هەروەها ژمارەیەک لە کرێکارە تازە کارەکانیش کە زۆربەیان شۆفێر بوون لە کار دەرکراون. بە پێی زانیاریەکان کەمی سەرچاوی دارایی و بێتوانایی لە دابینکردنی مادەی سەرەتایی وەگاسن و فۆلات بۆتە هۆی داخرانی کاتی و دەرکردنی هێزی کار لە ئەو کارخانەیە. دەست بە سەرکرانی مریەم داودیان هاوڵاتیکی خەڵکی بۆکان. مریەم داودیان هاوڵاتیکی تەمەن 58 ساڵ و خەڵکی بۆکان دوای بانکرانی بۆ دادگا دەست بەسەر کرا و بۆ یەکێک لە گرتوخانە ئەمنیەکانی شاری ورمێ گواستراوەتەوە. ڕۆژی سێشەمە 25 خاکەلێوە هێزە حکوومەتیەکان بەبێ حکمی دادوەری هێرشیان کرد سەر ماڵی مریەم داودیان و دوای پشکنینی ماڵەکەی مۆبایلەکەشیان لێزەوت کردووە. دوا بەدوای ئەوە ناوبراو ڕۆژی شەمە 29 خاکەلێوە وێڕای بانگێشتی بۆ ناوەندە ئەمنیەکان بۆ ماوەی چەندین کاتژمێر لێپرسینەوەی لێکرا بوو. سەرچاوە نزیکەکان لە بنەماڵی داودیان ڕایانگەیاندووە کە ناوبراو بەدەست چەندین نەخۆشی وەکو شەکرە تا لاسیما و ڕوماتیزمەی جومگەوە دەناڵێنێت. ڕێبەشکردنی ناوبراو لە دەستڕاگەیشتن بە دەرمانە سەرەکیەکانی و چاودێری پزیشکی لە گرتوخانە گیانی ئەم هەوڵەتی لەگەڵ مەترسی جدی ڕوبەڕوو کردوێتەوە. شایانی باسە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریکی ورد لەسەر هۆکارەکانی دەست بە سەرکردنی و ئەو تۆمەتانی خراونەتە پاڵی لە بەردەستدانیە. گواستنەوەی نۆ زیندانی سیاسی بۆ زیندانی قزل حەساری کەرەج. 8 زیندانی سیاسی لە زیندانی ئەڤین و 1 زیندانی تر لە زیندانی تارانی گەورە گواستراونەتەوە بۆ زیندانی قزل حەساری کەرەج. تا ئێستا ناسنامەی 4 کەس لەو زیندانیانەی لە زیندانی ئەڤین و گواستراونەتەوە بریتین لە وەحید سورخگول، عەلی شەیدایی، مەحسەن پیرایش و مەهدی وەفایی سانی. دەوترێت دوای گواستنەوەی ئەو کەسانە بۆ زیندانی قزل حەسار لە سەرەتایترین مافەکانی وەکو هەواخۆری، پەیوەندی تەلەفۆنی و پێداویستە تەندروستیەکانی گونجاو بێبەش بوون. شانی باسە تا ئێستاش وەردەکاری زیاتر سەبارەت بە ناسنامەی زیندانی گواستراوەکانی تر لە بەردەستدانیە. ناڕزایەتی پاسەوانانی دارستانەکانی مازەندەران. ڕۆژی چوارشەممە دوی گوڵان ژمارەیەک لە پاسەوانانی دارستانەکانی مازەندەران بەمەبەست لا بردننی پەیمانکاران دەستیاندایە ناڕزایەتی. بە پێی وتەی نوێنەری پاسەوانە ناڕازیەکان گرنگترین داواکاری پاسەوانانی دارستان بریتیە لە لابردنی پەیمانکار و گۆڕینی دۆخی وەرگرتنی گرێبەست بۆ ماوەیەکی دیاری کراو. ئەم بابەتە ساڵانە باسکراوە بەڵام هێشتا جێبەجێ نەکراوە. ئەو هەروەها وتی کە دووەمین کێشەی گەورەی پاسەوانان نەعەداڵەتی لە بواری حەقدەستە. جێگای ئەماژەیە کە پاسەوانانی دارستان کەمترین موچە وەردەگرن، ئەویش دوای چەندین مانگ لە دواخران پێیان دەدرێت. بەردەوامی شەپۆلی لە سێدارەدانی بەندکراوانی سیاسی. دەستگای دادوەری کۆماری ئیسلامی ئێران سزای سێدارەی مەهدی فەرید، یەکێک لە کەسایەتیە سەربازیەکان و بەڕێوەبەرانی پێشووی کومیتەی بەرگری شارستانی کە پێشتر بە تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل سزای سێداری بەسەردا سەپا بوو، بەنهێنی لە بەندینخانەی قزل حەساری کەرەج جێبەجێ کرا. بە پێڕاپۆرتەکان بەرەبەیانی ڕۆژی چوارشەممە دوی گوڵان سزای سێداری بەندکراوێکی سیاسی بەناوی مەهدی فەرید خەڵکێراک کە پێشتر هیچ هەواڵێک سەبارەت بە دەست بەسەرکردنی بڵاو نەکرابووەوە
بە شێوەیەکی نەهێنی لە بەندیرخانەی قزل حەساری کەرەج جێبەجێ کرا. ئاژانسی هەواڵی میزان زمان حاڵی فەرمی دەستگای دادوەری وێڕای بڵاوکردنەوەی ئەم هەواڵە ئاماژەی بە شوێنی دەست بەسەرکردن و هەروەها شوێنی جێبەجێکردنی سزای سێدارەی ئەم بەندکراوەی نەکردووە. شێوەیە باسە کە مەهدی فەرید 11 جۆزەردان دەست بەسەر کرا و دواتر لەلایەن لقی 26 دادگای تاران سزای 10 ساڵ بەندکرانی بەسەردا سەپا بوو. بەڵام ئەو سزایە لەلایەن لقی 23 دادگاوە گۆڕدراوە و بە تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل سزای سێدارەی بەسەردا سەپا. دەرچوونی حکمی زیندان و شەلاق بۆ مریەم دەریسی و فەریبا حوسەینی. مریەم دەریسی و فەریبا حوسەینی دوو کەس لە چالاکانی نیشتەجێی کازرۆن و شیراز کە لە ماوەی ناڕزایەتیەکانی مانگی بەفرەمباری ساڵی ڕابردوو دەستگیر کرابوون. لەلایەن دەستگای دادوەری کۆماری ئیسلامیەوە بە کۆی گشتی بە 7 ساڵ زیندانی تەعزیری و 74 زەربە شەلاق مەحکوم کران. لەم دوایانەدا شوعبەی سەویەکی دادگای تاوانی دووی شیراز مریەم دەریسی هاوڵاتیەکی نیشتەجێی کازرۆنی بە تۆمەتی تێکدانی یاسایشی گشتی بە 1 ساڵ زیندانی تەعزیری و 74 زەربە شەلاق مەحکوم کردووە. شانی باسا کە دۆسیەیەکی تریش دژی ئەو بە تۆمەتی پڕۆپاگەندە دژی ڕژیم هەبووە کە لە حاڵی لێکۆڵینەوەدا. لە هەمان کاتدا فەریبا حوسەینی ددانسازێکی 36 ساڵە و هاوڵاتی نیشتەجێی شیرازە لەلایەن هەمان شوعبەوە لەسەر تۆمەتی کۆبوونەوە و هاوپەیمانی بوون بۆ ئەنجامدانی تاواندژی یاسایشی وڵات. با 5 ساڵ زیندان لەسەر تۆمەتی پڕۆپاگەندە دژی ڕژیمیش بە 1 ساڵ زیندان مەحکوم کرا. پێویستە ئاماژە بەوە بکرێت هەردوو ئەو کەسانە پێشتر بەهۆی چالاکی مەدەنیەکانیان پێشینەی دەستگیرکران و حکمی دادوەریان هەبوو. ئازادکردنی محەممەد پارسا گۆڵچین خوێندکاری زانکۆی تاران. ڕۆژی چوارشەممە دوی گوڵان محەممەد پارسا گۆڵچین خوێندکاری دەستگیرکراوی زانکۆی تاران بەدانانی بارمتە ئازاد کرا. بە پێی ناوەندی هەواڵنێری ئەمیر کەبیر ئەم خوێندکارە بەدانانی بارمتەی قورس ئازاد کراوە. محەممەد پارسا گوڵچین ئێوارەی شەممە 22 خاکە لێوە لە مەشهەد دەستگیر کرابوو. تا ئێستا هیچ زانیاریەک لەبارەی هۆکاری دەستگیرکردنی و ئەو تۆمەتانەی خراونەتە پاڵی لەبەر دەستدانیە. شانی باسە محەممەد پارسا گۆڵچین خوێندکاری ساڵی 1430 هەتاوی قۆناغی لیسانس لە بواری ئەدەبیاتە و خاوەنی میداڵی زێڕی ئۆلۆمپیاتی ئەدەبیە. گەمەرۆکانی ئەمریکا بۆ سەر تۆڕێکی دابینکردنی چەک بۆ ئێران. وەزارەتی خەزانەداری ئەمریکا ڕایگەن 14 کەس و دامەزرا و فڕۆکەی پەیوەندیدار بە ئێران، تورکیا و ئێمارات بەهۆی ڕۆڵیان لە دابینکردن و گواستنەوەی چەک بۆ کۆماری ئیسلامی خستە نێو لیستی گەمارۆکانیەوە. لە بەیاننامەکەدا هاتووە ئەم هەنگاوە لە چوارچێوەی سنووردارکردنی بەرنامەی موشەکە بالیستیکیەکانی ئێران و بەرەنگاربوونەوەی بنیاتنانەوەی توانای بەرهەمێنانی چەکی ئەو وڵاتە کراوە. هەروەها هاتووە کە ئێران بە شێوەیەکی بەرچاو پشتی بە درۆنەکانی شاهێد بەستووە بۆ بامانجگرتنی بەرژەوەندیەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە نێوان کەسە گەمارودراوەکاندا ناوی بەڕێبەران و ئەندامانی چەند کۆمپانیایەکی پەیوەندیدار بە دابینکردنی پارچەکانی درۆن لەوانە پێشگام ئەلکترۆنیک سەفە دەبینرێت و دوو فڕۆکەی بوینگ 777 سەر بە ماهان ئایریش خراونەتە لیستی گەمارۆکانەوە. مانگرتن لە خواردنی کرێکارانی تورکیا. دەیان کرێکارەی کانگاکان لە تورکیا کە مانگانە لە وەرگرتنی موچەی یاسایی خۆیان بێبەشن دەستیاندایە مانگرتن لە خواردن. دەوترێت کرێکارانی کانگای دوروک بەهۆی سەرنجنەدانی خاوەنکار و بێدەنگی دامەزراوە حکومیەکان دوای 180 کیلۆمەتر ڕێ پێوانی ناڕزایەتی لە بەردەم وەزارەتی وزەی تورکیا دانیشتن و دەستیان داوەتە مانگرتن لە خواردن. یەکێتی سەربەخۆی کرێکارانی تورکیا جەختی کردوێتەوە کە خاوەنکارانی کۆمپانیای دوروک لە پێدانی ئەقدەستی مانگانە بە کرێکاران خۆی دەبێرێت و حکوومەتیش وەک چاودێر هیچ هەنگاوێکی بۆ ڕێگریکردن بەرامبەر ئەم پێشێلکاری ئاشکرایە هەڵ نەگرتووە. کرێکارانی ناڕازی ڕایان گەیاندووە کە تاو کاتێ ئەم ڕەوتەی هاوکاری نێوان ناوەندەکانی دەسەڵات و خاوەنکاران کۆتایی پێنەهێنرێت و سەرجەم حەقدەستە دواخراوەکانیان پێنەدرێت لەسەر مانگرتن لە خواردنی خۆیان لە شەقامەکانی ئانکارا بەردەوام دەبن. بەڵێ بینەران گەشتیاوڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی باش بۆ هەمولایەتە.